سلااوان لەبن پێڕستی ئەم جارەمان کەمێک جیاوازە. ئەم جارە چاوپێکەوتنەکەمان لەگەڵ یەکێک لە نووسەر و هەروە شاعیرە هەرە دیارەکانی کووردە کە زۆرینەی شعرەکانی لەلایەن بەشێک لە کەڵە هونەرمەندانەوە کراون بە گۆرانی. ئەمڕۆ بە دەرفەتمانزانی لە کاتی وەرگێڕانی یەکێک لە دیوانە هەرە دیارەکان کە دڵنیام بەشێک لە شعرەکانی نێو ئەم دیوانە لایەن بەشێک لە کەڵا هونەرمەندانەوە کراون بە گۆرانی. ئەم جارە بە زمانی سویدی بڵاوکرێتەوە. دەرفەت بوو لەگەڵ بەڕێز ئەحمەد محەممەد باس لە خوێندنەوە و هەروە نووسین و کتێب و هەروە کتێبە نوێکەشی بکەین. کاک ئەحمەدگیان سلااوت لێبێ. زۆر سپاس بۆ تۆ. سپاس بۆ تۆ. با توزێ بگەڕێمەوە بۆ مناڵی و یەکەم کتێب و هاتنێ و دنیای نووسین و شعر و ئەم بابەتانەوە. اینجا هەمیشە ئەو پرسیارە کە مەڵێم هیچ کەسێک ئەگەر نووسەریش نەبێت یەکەم کتێب کەی خوێنێتەوە بیری ناچێتەوە. تۆش بە هەمان شێوە زاکیرە و بیرت ئەوەندە تیژە ئەو کتێبە و هەروەها بەرگ و هەموو بابەتەکانی بیرمابێ؟ من یەکەم کتێب کە هەرگیز لە بیرم ناچێتەوە دەفتەرێکی ڕەسم بوو خاڵم بۆی کڕیم ڕسمی تیا بکەم. ئەمە بە یەکەم کتێب لای من دەست پێیەکات. دواتر باوکم دەفتەری ڕسمی بۆ کڕیم ئەمما وەکو بەرێک کە بەرگەکانی قەت لە یاد ناچێ ڕسمی ورچێکی تیا بوو لەو سەردەمەیە. دواتر ئەگە بینە ناو دنیای نووسینەوە کتێبێک بە نووسین گۆڤارێکە بوو وازام گۆڤاری ئاوێنە بوو چەند ژمارەیەکی لێ دەرچوو بوو یەکێ لەو گۆڤارانم بینی مناڵان بوو ئەوەش بەرکەوتەیەکی کەم بوو بەڵام وەکو دنیای کتێب و کەیتر هەست بکەم کتێبێک بکڕم و بیخوێنمەوە دایکم چوو بوو بۆ بازار کتێبێکی کڕی بوو بە ناوی کرێچێتی ئێمەش کرێچی بووین لەو سەردەمەیە وەرە کوڕم بۆ بخوێنەرەوە من لە چواری ابتیدایی بووم بە زۆر چەندی ڕێکمە خوێنەوە ئەو نە ئەو کتێبی پێ خوێن بوومەوە ئێستاش ئەو کتێبە زۆربەی دیێڕەکانیم لەبەرە هەر لەبەرم کردبوو ئێستاش بیرە ماوە بەڵێ لە بیرم ماوە حەزەکە ئێستا چەند دیێڕێکی بۆ بخوێنمەوە ئاخ کرێچێتی داخ کرێچێتی یەکێ نەزانێ ئەڵێ ساچێتی با بۆت باس بکەم تێبگەی وەک من کە خانوود نەبێ قەت نەیەنی ژن خانوو زۆر مەرجە لە پێشژنیێنان بۆ ئەوەی زیاتر نەبی ماڵوێران گەڕام و گەڕۆک گەڕک و کۆڵان سەرشەقام گۆی ژەیە لە کانستکان ئەمە ئەو نەخوێندبوومەوە چی ژنی گەڕک بوو دایکم کۆیە کردەوەی وەحمەجان بۆمان خوێنەوە چەند جار خوێنتەوە ئەمە لەوانەیە ئەگەر درۆ نەکەم لەوانەیە 200 جار پێی خوێن بێتمەوە جاگە خەڵەتیشم کە لێم تووڕابوو چکە باوکم نەبوو دایکم گەورم بوو ئیترش تفسام لە دایکم ئەم هێزە وای لە من کرد ئەبێ من وەکو قاری ئەیەکم لێ هاو یعنی ئەسەکەم ئەمە خاڵی نقطەی وەرجێڕانی وەرچەرخانی من بوو بەرامبەر بە کتێب بەرامبەر بە کتێب هەر بڵندایکی شت نەبوو بۆ ژنانی گەڕاکیش کتێبەکەی خوێندەوە بەس ئەمە مەخوێندەوە بەس ئەوانە بەڵێ اینجا هەمیشە ناوی نووسەرەکەشم بیر نەماوە ئەو کتێبی وەزانم کاک مامۆستا حەمەد ساڵحێک ناوێت بووە ئەم کتێبەی نووسیوە لەیل و مەجنونیشی نووسی بوو دواتر لەیل و مەجنونی مان کڕی هەرم خوێندەوە شیرین و فەرهاد ئیتر وام لێ هاتبوو وەک چۆن لە پەنجاکان و سلەکانە لە شوێنە قەرباڵخەکانی و کافێ و نەگانە کەسێک کتێبی خوێنەوە من لە ماڵەوەم لێ هاتبوو کتێبمە خوێندەوە ئاسران بۆ دایکم زۆر باشە اینجا هەمیشە لە بە بڵین زەمانێکە ئەبینین کە زۆرێک لە نووسەران باسیەکەن کتێب زۆر زۆر کەم بووە لەنێو کتێبخانەکانە هەم کتێب کەم بووە و هەروەها بۆ کۆڵێن پارەش کەم بووە لەبەر ئەوە ئەبوو کە یان ئیش بکەیت و هەندێک جار هەیە پارەی مانگێک دوو مانگت کۆ کرد بێتەوە بۆ ئەو یاخود ناوە نووسی بێ بەسەرە بۆی یەک کتێب بەردەستخەیت بیرکە بۆ چ شتێک ینی ئەو پارەیەت کۆ کردەوان زۆر چاوەڕێت لەبەرەوەی کوڕی فەقیر بوو باوکیشم نەبوو دایکیشم و خێزانیش بە ملی منەوە ئیشیشمە کرد من یەکێک لەو مشکلانم هەرگیز کتێبخانەم نەبووە لە مناڵیە لەبەر نەبوونیمان ئەمە دەرەجەی یەکەم دەرەجەی دووەم کە کتێبێکم ئەخوێندەوە ئەوە بم بردای بم فرۆشتایان من گۆڕایەتەوە بە کتێبێکی تر بەڵام دواتر کە گەورە بوو و پارە هاتە دەستم و وتەی یەکێک لە مامۆستا ئاینیەکانی کورد کە دەرسی قورئانم لە ئەخوێن لە 16 ساڵیان لە مزگەوتێکە قسەیەکی بۆ کردم ئەم قسەیە ژیانی منی گۆڕی بەرامبەر بە کتێبخانە هەرگیز کتێبخانەم نەبێ یەکێک لەو شتانەی کە من بە دیاری بردوومە بۆ خەڵک هەر کتێبە
جوانترین دیاری بەڕای من لە جیاتیەوەی تۆ کتێبێک لە ماڵەوە دانیت من لە بچیەوە ئەمەم هاتە خەیاڵ قورئانێکی دامێ بردمەوە ماڵ و بیخوێنمەوە بۆ بەیانی پرسیاری لە چەند ئاەتێک لێکردم نەخوێنبەوە بۆ نەخوێنەوە وەڵی مامۆستا من چوون بۆ ئیش نەمتوانیوە ئەم چەند ڕۆژە بیخوێنەوە دیە تۆ قورئان و زیندانی کردووە بێ بیێنیتەوە وتم بۆ زیندانی عنی چی مانای چی وتی لەبەرەوەی ئەمە کەسی ترێ خوێنێتەوە مە ڕۆحێکی هەیە وەکو ڕۆح وەکو کەسێکی مامۆستایەک مدەڕیسێک خەڵک فێرەکە لەبەرەوە تۆ ئەمە ڕۆحێکت زیندانی کردووە هەستێکت زیندانی کردووە ئیبداعێکت زیندانی کردووە لەبەرەوە زیندانی مەکە بیە بە خەڵکی تر ئەمە بوو بەوەی کە من هیچ کتێبێک لە لای خۆم گیر نەکەم بیەم بە خەڵکی تر هیچ کتێبێکت نییە تا ئێستانی کتێبێک تۆرە هەمیشە لە سەفەرما لە سیارەکەمە لە ماڵەوە دایمە چوار کتێب پێنج کتێبم هەیە بەڵام کای خوێنمەوە وەک چۆن تۆ وەک چۆن تۆ فلیمی تایتانیک ئەبینیت جارێکی تر حەز ناکەی بیبینیتەوە لەو قەنەعەتیام ئەو پەڕی دوو جار حەزەکەی بیبینیت من ئەو کتێبی کە خوێنمەوە هەر دوو جار دەتوانم بیخوێنمەوە تر جاری دووەمە میێزان چییە پێویست ناکە دوای کتێبەکانی من کتێبی بیردۆست و هین نییە تێکەڵاوکردنی ڕەنگەکان و بە قیاسات و ئەوە بێت کتێبێکە سەفەرێکی لەگەڵ ئەەکەیت و دواتر کتێبێکە سەفەرێکی لەگەڵەکەم و لە پاڵ سەفەرەکەشما من ئەم کتێبانە هەوڵە دەم وەکو دیاری بیبەخشم بە خەڵک وە من زۆر ڕەفیقی شمەیە کە چون کتێبم داوەتێ بە دیاری و هەمیشەش من کتێبم هەبووە بێ کتێبیش نەژیاوم و ئێستاش لایەزار کتێبم لەگە کتێبی دەخوێنمەوە کتێبخانەت هەیە ئێستا وەکو کتێبخانەیەکی گەورە هەرگیز کتێبخانەم نەبووە بەڵام وەکو کۆمیدیەک یا دۆڵابێک یا مەکتەبەیەکی بچووک دایمە لە 10-15 کتێبێک کەمترم نەبووە هیچ کتێبێک هەیە کە هی زەمەنی با بڵین سەردەمی گەنجێتیت بێت یا خۆت کتێبەکە زۆر خۆشەویست بێ لەلات هەڵت گرت بێ یاخود شتی وای باوەیەک وام کرد هەندێک کتێب هەبوو تۆ لام جوان بوو ئەلبوئەسا بێنەوایان بێسەرپەرشتان یا کتێبەکانی فۆکتۆرۆگۆ یا دۆستۆفسکی ئەوانم لای جوان بوو حەزمە کرد هەڵیگرم بەس دواتری تر کە میوانێک ماوە یا کەسێک داوای کتێبی لێکردم یا کتێبی خۆم نامە مەجبورم و کتێبی پێ ببەخشم زۆر باشە اینجا پێم خۆشە بگەڕێمەوە لەگەڵ تا بۆ یەکەمین شعر جارە ناگەڕێمەوە بۆ یەکەمین چاپکراوە و یەکەمین کتێب بەڵام بۆ یەکەمین شعر یەکەم شعر کە نووسیت چ شعرێ بوو و لەگەڵەوەشا کە قەڵەمەکەت خستە سەروەرەقە و بەتەواوەتی نووسیتەوە پیشانی کێ دیایە یەکەم جار بیرم نامەیەکی عشقم بۆ کوڕێکی ڕەفیقم نووسی شعرێکی بابەتایری هەمەدانم بۆ دانا لە تقریبەن عشقەکە خۆ نەشێوێرا بیات یان نامە بووەمان نووسی و ئەممان نایتر نازانم لەوانەیە مانگە لە جیفانیا چەبوو لەوە چەبوو دوای فڕێ هەیە من باسی 10 ساڵ یان 10 ساڵێ بووەکەم بیرمێ شعرێکی بابەتایری هەمەدانم دانا بوو کە شەڵماشی وەریژێڕاوە یا ژارمەکردیانە یا شەڵماشیە شعرەکە بە ناوی ئەوە بوو تۆی دەرد و دەرمانم ئەی یار بۆ دیدەنت چەند پەرێشانم ئەی یار ئەگە پێستم لە بەدەن داماڵن ئەی یار جانابێ لە عیشقت لە ئەی یار منیش ئەوە نووسی برادرەکەم وتی ناکرێ ناوی خۆی دانەیت بخیتەوەەوە منیش وتم بۆ ناکسە ئەی یارەکەم لابرکردمە ناوی ئەو لەوە فێر بووم و شەلا بە موشەدانێ ئەمە خاڵی دەستپێکردنە من لە تەمەنی 10 ساڵیە ئەو شعرانە نووسیوەتت ئەی تەمەنی پڕەسین و ئەوانە ئیتر هەستم بە وقاری خۆمە کرد من زۆر گەنج بووم کاگا شەرکۆ بێکەس قسەی لەسەر کردم کە مامۆستاکەری پیاوان شاری کردم بەگوۆی هەستم کرد بەردەم بەرپرسیارەتێکی زۆر گەورەم کێ یەکەم شعرتی کرد بە گۆرانی من ناکرێ بڵێم چێ بوو لەبەرەوەی کۆمەڵی شعرم لە لامیرکەیەکی دەستیا بڵاو کردەوە بە دەستنووس نووسیمان بوو ئەمە لە چەند گۆڤارێکی چەند شعرێکم بڵاو کردبووەوە تیپی پەیمانگای هونەرە جوانەکان مامۆستا هاوکار ساڵی نەوەکان بوو چەند شعرێکیان بۆ کرد بە کۆڕاڵی پەیمانگا دواتر زۆرن یعنی یەک و دوان نەبوو بڵێم ئەمە ئەومانە بەڵام لە بیدایەتەکانی کە کران بە گۆرانی کاک حەمەد جەزا بوو کاک کەریم کابان بوو کاک عوسمان عەلی بوو کاک ئیسماعیلی سابور بوو کاک کەمال محەممەد بوو کاک میکایل بوو کاک خالی ڕەشی بوو ئەمانە لە بیدایەتەکان بوون جەبا بپرسم کاک ئەحمەد قۆناغەکانی ژیان فێری زۆر شتمانەکەن و مرۆڤ لەگەڵ هەر قۆناغێکیا کۆمەڵێک شت ئەیگۆڕێت ئەو کتێبانەی کە لە تەمەنی لاوی و گەنجی و بۆ 10 ساڵ 20 ساڵ بەر لە ئێستا خوێندوتنەتەوە
ئێستا جیاواز لەو کاتە ئەخوێنیتەوە یاخود هەر بە هەستی ئەو کاتە هەندێک جارە هەندێک کتێب ئەو کاتەژە خوێنیتەوە؟ من بەر لەوەی وەڵامی پرسیارەکەت بەمەوە بۆ چوونێکی تریشم هەیە ئێمە هەر قسە لەسەر کتێبەکەین با تۆزەوە فامان بۆ مەجالیسەکانە بێمە لەبەرەوەی مەسەلێکی عەرەبیە زۆر جواناڵێ هەموو مەجالیسێک مەداریسە یعنی ئێستا تۆ لەگەڵ سیاستمەدارێکی گەورە دانیشە فێری سیاست دەبی لەگەڵ شاعیرێکی گەورە دانیشە نزیکە بیتەوە لە شعر لەگەڵ مۆسیقارێکی گەورە دانیشە لە کۆڕی مۆسیقارە گەورەکانە فێری نۆتە و خوێندنەوەی نۆتە و ئەوانە دەکەن لەبەرەوە مەجلیسەکان خۆی بۆ خۆی مەدرسەن بەڵام ئەوەی کە من وەڵامی پرسیارەکەی جەنابەت من هەمیشە بەسەردەمێکە خوێندنەوە کتێبە جدیەکان ئەیداکان بەسەردەمەوە نییە هەمیشە ئەمێننەوە ئێستا شعری تەمەن یەکێکە لەو شیعرانەی کە من لە 18 ساڵیان نووسیمەوە بەڵام ئێستا زیاتر هەر کۆن نابێت لەبەرەوە نووسینە هەنە نووسینەیە نووسینی سەردەمێک نییە نووسینی هەمیشەیە بۆ نمونە کتێبەکەی بەیدەبایی فەیلسوفی هیندی کە من ئەتوانم بە یەکەم کتێب دای بنێم کە کڕیوە لە بازاڕ چووم لە بازاڕ بە مینە کۆڵ واسرابوو بە تەنافێکەوە ڕسمەکانی مینی ڕسمی کۆمەڵی جانداری تیا بوو جاو لە زمانی جاندارەکانەوە ئەیجێڕێتەوە بە ناوی کەلیلە و دیمنە ئەم کتێبە وەختی خۆی دزراوە بۆ شای ئێران لەسەر پێست بۆ ئەوەی بۆ شاکان نووسراوە ئەمە دەزەموو کەسێک نەکەوتووە لەبەرەوە ئەوەندە فەلسەفە و ئەوەندە پەندی جوانی تایە لەبەر ئەوە من ئەو کتێبەی کە ئەو سەردەمە خوێندومەوە ئێستا زیاتر حەزم دێت ئێستا زیاتر کاتە خوێنەرێکی بەردەوامیت بەڵام تەنها بڵین بۆ شاعری من بسپاسی ئەو کەسانە بکەم لەو سەردەمەیان ڕێنوێنیان کردوم بۆ کتێبی باش شێغەنوەر کەیچە بوو لە کتێب فرۆشەکان و شاعیرێکی جوانیش بوو ئەچوو کتێبم لێ کڕی وە کۆمەڵی خەڵکی تر ئەمانە کتێبی باشیانە من بیرم ڕۆژێک دەچم مایە کتێبێک ئەو کتێبە بە کەڵکی تۆ نایەت هەرچەنە من ئەگەر پیان بوت ما کتێبە بە کەڵکی تۆ نایە هەرم کڕێ بزانم ئەم کتێبە بۆ بە کەڵکی من نایە تەنانەت ڕۆژێکیان کتێبێک چۆن فێری دوعانووسی نەبیەوە کڕیم وتی ئەوە بۆ تۆ نابێت بەتەر کڕیم خوێندمەوە بەڵام دوای بردمەوە بۆی فزولیت بزانم چییە بەڵام هەندێک کتێبە بووە من خۆم لەگەڵ ستایل و بۆڕ و بیر و بۆچوونی منە بەو جۆرە نەبوو بێت بەزمەنینەوە بەڵام من درۆت لەگەڵ ناکەم قورئان تاسیرێکی زۆر گەورەی لەسەر مندانەوە اینجا بە وەکو دوا پرسیار بپرسم هەستێکی چۆنە کە شاعرێکی کورد شعرەکانی ئەکرێت بە زمانێکی جیاواز و ئەمێ پرسیاری ئەوەش بکەم کاک ئەحمەد ئایا کە شعرێکی تۆ ئەکرێت بە زمانێکی با بڵێن بۆ نمونە سویدیا ئیتالیا فەڕەنسیە لەم زمانە زیندوانەی جیهان بینیمان کە وەرگێڕاون هەمانە وشانی کە تۆ بە هەستی خۆت نووسیوتن هەمان ئەو وشانن یاخود هەندێک کات هەیە بڵێن گۆڕانکاریتی هاوێت من ئەبێ وەڵامیان پرسیارەت بە جۆرە بە مەسا کتێبەی کەم کە تەرجەمە کراوە بە ئیتالی کاکتارێک بزێنی کە دێری من دیوانەکەم کرا بە ئیتالی لە ئیتالیا ڕێوڕستمان بۆ کرد قۆسڵخانەی ئیتالیا بەڕێز قۆنسڵ نردنی بۆ ئیتالیا ڕێوڕستمیان لە ئیتالیا بۆ کردم یارمەتیان نام زۆر من یەکێک لەوەی کە ئەو باسی ئیتالیەکە کەم زیاتر کە زۆر ئەگەر دیقەت بی لەو وێنانی لەگە قۆنسڵی ئیتالیا گرتومە زۆر عاتیفە و خۆشەویستی بۆمە بۆ ئەما بێ من سپاسی متەرجیمەکە بکەم کە ئەوەنە جوان وەری ژێڕاوە تەسیری لە بەڕێز دکتۆر میکلە کامێرتۆ کردووە ئەگەر ئەو دەقانە جوانوان لە گێڕایە ئەو ژە و تەسیری لەسەر داناندا من دیوانەکەم کرا بە فەڕەنسی لە لیستۆی فەڕەنسی لە هەولێر بەڕێز فریدریک نوێنەری ڕۆشنبیری فەڕەنسا لە عێراق کە قسەی زۆر لەسەر ئەو دیوانە کرد ئەما بێ مندان بەوەیە بنێم کە وەرجێڕەکان وشەکانیان هەر وشە سازدیان نەکردو و شێک بێن تەرجەمەیکەن بەشێک لە هەستەکەی منیشان بردووە چکە بەڕاستی هەمویان پێشوازێکی زۆر گەرمیان لێ کردوم و ئەم کتێبە سویدیەش کاگازا تەرجەمەی کردووە کاگازا تەرجەمەی کردو و ڕۆژنامەنووسێکی مەشهوری سویدی کە مامۆستای زانکۆشە خاتونێکە ئەو پێشەکی بۆ نووسیوم و من سپاسی دکتۆر بەرزانی شەکەم لە هەمان کاتا پێشەکی بۆ دوو دیوانەکەی ترنووسی بە زمانی فەڕەنسی و ئیتاڵی زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ ئەم دەرفەتە بەو هیوایم کە خامەت هەمیشە جوان بێت و بەشێک لەو شاعرانی تریشە کە تاوەکو ئێستا نەکراون بە گۆرانی لایەن بەشێکی تر لە دەنگە خۆشەکانەوە جارێکی تر بە گۆرانیش بیان بینین و هەمیشە
خامەت هەر جوان بێ و دووبارە سپاس بۆ تۆ مامۆستاگیان. منیش سپاسیەوەکەم و سپاسی کەناڵی کورسات دەکەم کە هەمیشە لە خزمەتی ئەدەب و هونەری کوردیا پێشەنگە. زۆر سپاس بۆ تۆ.